ڕۆژێکی باراناوی شەمەیە شارێکە پڕە لە ئۆتۆمبیل بەڵام بۆ ئەم گروپە لە ماتۆرسواران ئەم کەش و هەوایە گەشتەکانیان زیاتر خۆش دەکات. کاتێک بە سواری ماتۆرەوە دەیت هەز بە ئازادی دەکەیت و تەواوی ماندووبوونی مێشک بەلاوە دەنیت. گروپی نێونەتەوەیی ماتۆرسوارانی تەنها بۆ خانمان بە ناوی Women in the Wind گروپێکە پتر لە 14,000 ئەندام لەخۆ دەگرێت. ئەندامانی لە سەرانسەری ناوچەی واشنگتن DC بەشێکن لە گروپی Diamond Roses دەڵێن سواربوونی ماتۆر دەرفەتێکیان پێدەدات شتێکی جیاواز لە ئاسایی بکەن. جیاواز لە ئەرک و کاری کەیبانووی و دایکێتی ویستم شتێک بۆ خۆم بکەم ئەوەی منی لە ماڵ هێناوتە دەرەوە و توانای هەلبژارتنی حەزێکی پێداوم کە هەر خۆم ئەنجامی بدەم. من تەمەن 64 ساڵانە و نەنکی 3 منداڵم. بڕیارمدا لە چوارچیوەی ماڵ بێمە دەرەوە و ئەم ماتۆڕم بۆ خۆم کڕی. خەڵکانێکی زۆر پێم دەڵێن تۆ ناتوانیت ماتۆر لێ بخوری لەبەرەوەی باڵات زۆر کورتە و هیچ ماتۆڕێک بۆ تۆ نابێت. بەڵام ئەمە زیاتر هانیدام بۆ ئەوەی بیسلمێنم کاتێک مێشکت دەخەیە سەر شتێک دەتوانیت بیکەیت. سواربوونی ماتۆر ناڕەحەتی و کێشەی خۆی هەیە. کاردانەوەی جۆرە جۆرم بیست کە بەنە خێر بوو. گوتیان ئایا بەڕاستە؟ گوتیان ئاگداری خۆت بە لەو خەڵکانەی تێکەڵیان بیت. ئەمەش لەبەر ئەوەی زۆربەی خەڵکان ئاشنان بەوانەی بە گروپەکانی ماتۆرسوارانی لە یاسا دەرچوان دەناسێن کە تاوانکاری دەکەن. بەڵام گروپی Diamond Roses دەڵێن ئەوان چالاکانە کار دەکەن بۆ ڕەواندنەوەی ئەم ڕوانگە چەسپیوان. ئێمە بە مەبەستی ڕێزلێنان لە کەسێک سواری ماتۆر دەبین یان هەندێک جار تازە گوڵێنە لە گۆڕستانی ئارلینگتن دادەنین. ئێمە کاری خێرخوازی زۆر دەکەین. کاتێک خانمانی ئەندامانی یانەی Women in the Wind پێکەوە لەگەڵ پیاوان ماتۆر لێ دەخڕن دەڵێن وەک خانمە ئەندامێکی ئەم یانەیە خۆشی زیاترمان پێ دەبەخشێت. وەک هەوڕێتی و خۆشکاتی کاتێک دەچێن بۆ شوێنێک وەک ئەوەیە بچین بۆ کۆمبوونەوەیە کە نێزیکەی 400 کەس دەست بەجێ دەبنە هەورێت. زۆرێک لە پیاوان بۆ وەرزش و خۆشی و شانازیکردن سواری ماتۆر دەبن. بەڵام کاتێک لەگەڵ گروپێک لە خانمان سواری ماتۆر دەبیت مەسەلەکە جیاوازە و زیاتر ئاشتیانە و بێدەنگترە و هەروەها سەلامەتترە هاوکات لە خۆبایی بوونی تێدان نییە. ماتۆر ئامێرێکە هەموو کەسێک دەتوانێت لێی بخرێت ئەوەی جیاوازە ئەوەیە ئایا لەگەڵ کێدا سوار دەبیت. سمکو عەزیز دەنگی ئەمریکا.